بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەزارەتی نەوتی عێراق لە هەوڵەکانی بەردەوامە بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە نەوتی هەرێمی کوردستان لە دوا پێشاتیشدا وەزارەتی نەوتی عێراق بانگی باڵوێزی تورکیای لە عێراق کردو و داوای کردووە بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ بکەن و ئەو کۆمپانیای تورکیانەی کە لە نەوتی هەرێم کار دەکەن لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتن واژۆ بکەن. لەلایەکی تریشەوە هۆژاری نێودوڵەتیەکان لەبارەی خراپی دۆخی حکومڕانی هەرێم بەردەوام ئەمڕۆژ باڵوێزی ئەمریکا لە کۆبوونەوەیەکدا لە پەیمانگای میری لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی باسی لەوە کردبوو کە پێشگیری قسەکانی پلاس خەر دەکات لەبارەی دۆخی هەرێم و هەڵبژاردننی داهاتووی هەرێم یەکلاکەرەوەی بەباری خراپە و چاکە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فایق گوڵپی ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان و دکتۆر دارە محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزێنەرانی کۆمەڵی دادگەری قسە لەسەر پرسانەکەی سوپاسی ئامادەبوونتان دەکەی. دکتۆر داراگەر لە بەڕێستان و دەست پێ بکەین سەبارەت بەرلەوەی بچینە سەر هۆژداری نێودوڵەتیەکان لەبارەی دۆسیی نێوتەوە بڵین ئێستا وەزارەتی نێوتی عێراق بەردەوامە لە هەوڵەکانی بۆ جێبەجێکردنی دوێنێ بانکشتی بڵین باڵوێزی تورکیای کردبوو لە عێراق. پێ دوایە و بڕیارە جێبەجێ دەکرێت و ئیکاردانەوەی هەرێم هیچ دەبێت؟ مناخوایبان سڵاو لە بەڕستان و بینەرانی کەناڵی ئەسمانی پێیان لە ڕاستیدا یەکێک لە کێشەکانی هەرێمی کوردستانیان لە سەڵاتدارانی هەرێم ئەمڕۆ یاسای گاز و نەوتە ئەو بڕیارەیە کە تایبەت بە نەوت و گازی هەرێمی کوردستان لە دادگای فیدراڵیەوە دەرچووە. بەرپرسانی هەرێم لە ڕۆژی دەرچوونی یاساکەوە مەترسیەوەیان هەبوو چونکە پێما بوو زۆر باش دەزانی بڕیارەکانی ئەو دادگایە بڕیارێکن ملزمن و باتیشن مەجای گفتوگۆ و مناقەشێتیانی دوجاری بەرپرسانی هەرێم هەرخوایان باش دەزانی کە هەموو پێکهاتەکانی عێراق باشی سونە و تورکمانەوانی تریشەوە لەگەڵەوە نین هەرێم خۆی نەوتوبار بفرۆشێ باوانش کە دۆستی هەرێمی کوردستان بوون بە تاک و بە کۆوەک و حیزب وەکو تاک هەموو ڕایان لەگەڵەوە بووە کە ئەم کاری هەرێمی کوردستان پێچوانەی دەستورە و نابێ هەرێمی کوردستان خۆی سەربەخۆنەوە بفرۆشێ بەبێ گەڕانەوە بۆ بەغدا. ئەنێمە ڕای هەموو لایەنەکان بۆ ئەوانش کە دۆستی هەرێمی کوردستان بوون و ئەوانەی کە ئێستا هاوپەیمانی پارتیشن هەمان ڕایان هەیە بۆیە بخۆیەوە جێگای مەترسی بوو دوجاری یاساکە بە هەوڵی سیاسی 10 ساڵ دوا خراپ ئەو بڕیارە دەرنەچێت. بەڵام ئەگەر ئەم ڕۆژ بۆ چەند ڕۆژێک بۆ چەند مانگێکیش دواخرێ دوجار بڕیارێک هەیە لە دادگایەکی خاوەندە سەڵاتەوە دەرچووە کە دەبێ حکوومەت جێبەجێ بکات. باشترین بەڵگەشەوە ئێستا فشار کراوەتە سەر وەزیری نەوت زۆر بە زووی جێبەجێ بکات بە حکوومەتی عێراقیش لەبەرەوەی کە ئەوان حکوومەتن و وڵاتان بەرژەوەندیان زۆرتر لەگەڵ عێراقا زۆر باش دەتوانن فشار بکەن لەسەر تورکیا و لەسەر هەموو کۆمپانیەکانیش بۆی کە ئەو گرێبەستانە لەگەڵ هەرێمی کوردستان ڕاگرن دەکرێت ئەوان داوای تعویز بکەنەوە بەڵام دەتوانن کاری خۆیان بکەن و کاتی خۆشی تەڵان لە دوای ڕوخانی ڕژێم دەستکردنی هەرێم بە دەرهێنانی نەوت یەکێک لەو کۆمپانیانەی هاتە کوردستان کۆمپانیای ئەکسۆمۆبیلی ئەمریکی بوو و هەرێم زۆر دڵخۆش بوو بەڵام و بە نرخێکی زۆر هەرزانەوە هەڕات فرۆشیش نەوتیان پێدان بەڵام دوایەوەی کێشەکە دروست بوو لەگەڵ بەغدا و ئەوان لە عێراقا لە حەقلی میسان عەمارە کە حەقلێکی نەوتی زۆر گەورەیە دوو کۆنتراکتیان لەگەڵ حکوومەتی عێراقی کرد سەیریان کرد ئەو کۆنتراکتێ لەوێ کردویانە ئەو نەوتێ لەوێ دەریهێنن یەکجار زۆرە و خەزاند و سوودی زۆر زیاترە بۆیان کە حکوومەتی عێراقی داوای لێکردن یا بێ ئەوەی بەغدا عێراق هەڵبژێرن یا هەرێمی کوردستان وازیان لە هەرێمی کوردستان هێنا و چوون لەگەڵ حکوومەتی عێراقی کۆنتراکتەکان یانێ باشترین بەڵگەیەوەی کۆمپانیەکان کات لەبەرەوەی عێراق خاوەنی عێراق دەوڵەتە و عێراق بەرژەوەندی وڵاتان لەگەڵ عێراقا زیاترە بۆیە زۆر بە ئاسانی پێم وایە عێراق دەتوانێت فشار بکەوە و هەرێمی کوردستان مەترسیەکی گەورەی لەسەرە و لانی کەم ئێستا غازەکە ڕاگیرە یانێ ڕاستە بەشێکی یەکێتیە بەڵام بەشێکی ئێرانە بەشێکی حکوومەتی عێراقیە کە ڕێگە نادا چەندەمانە نوویست پێشوە خودت پارەکە وەرگرن وەکوی نەوتەکە پێشتر پارەکەیان وەرگرت و کەس نەیزانی چی لێهات بەزیێ بزیکردنی بڕیارەکە بۆ خەڵک باشە بۆ داهاتوی هەرێمیش یاخود خۆی لە ڕاستیە ئەگەر بەڕاستی ئەم مافیانە نەبوونایە کە حکمی هەرێمی کوردستانەکەن کورد حەقی خۆیەتی دەوڵەتیشی هەبێ و ئابووری سربەخۆشی هەبێ بەڵام ئەمانەوەیان کردووە دەرهێنانی نەوت و فرۆشتنی نەوت
جگەلەوەی لە خزمەتی خەڵکی کوردستان نیە پێداویستەکانی خەڵکی کوردستانی پێدابین ناکرێت خزمەتگوزاریەکانی پێدابین ناکرێت موچە و پێداویستە بنەڕەتیەکانی خەڵک دابین ناکە دوجاری ئەمانە بوونە دزێکی گەورە بەسەر ئەم نەوتەوە و دەسەڵاتی خۆیان پێ قایم کردووە و بۆ پارەی نەوتە هێزی چەکدار دروزەکەن و خەڵکی پێچەوسێنەوە و دەنگی ئازادی پێکە بەکەن و ئەنی بۆ تەمەترسێکی گەورە بۆیە ڕاستی ئێستا زۆرینەی خەڵکی کوردستان پێی وایە کە ئەم دەسەڵاتی نەوت و غازە لەدەست ئەم بەرپرسانی هەرێمی کوردستانە دەربێ هەندرێ هەرچەندە با و ڕاستی بزانین حکوومەتی عراقی تا ئێستا زۆر بە نەرمیاتەوە پێشەوە ئەڵێ کۆمپانیایەک دروستەکەین بە ناوی کۆمپانیای نەوت و غازی کوردستان با لە هەولێریش بێ ئیدارەکەی هاوبەش بێ وەکو دەستوری ژێڵێ پێکەوە یا بەزانێم گرێبەستانە چۆن کراون پێداچوونەوەی پێ بکەین خۆ بەغدا ناڵێ بێنن ئەم نەوتە ئێمە هەمووی دەستی بەسەرا بگرین و ئێمە بیفرۆشین و پارەکە بەرین بۆ خۆمان تەنانەت عراق هەر لە یەکەم جاریشەوە داوایەوەی کرد فرۆشتنی نەوتەکە ڕاگرن ئێمە پارەتان بۆ نێرین باوەنەوە بمێنێتەوە زۆر بە ڕاشکاوی ئەمان وتووە ئەنی ئێستاش داوایەکەن بۆیە من بەستەکەم ئەو ئیدارەدانیاوە بەشە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئاشکراکردنی ئەو گەندەڵیەیە کە تا ئێستا کراوە ئەو دزی و شاردنەوەیە ژنە بۆ ئەمان ئامادەنین ئەنی کۆمپانیایکی هاوبەش بێ و هەموو خەڵک بزانێت چەند نەوت دەفرۆشن و چۆن نێفرۆشن نەوتی عراقی بە نرخێکی زۆر باش دەڕوا و تێچوویەکی زۆر کەمی هەیە نەوتی هەرێمی کوردستان لە سەدا دەوروبەری چلویەکی دێتەوە لە سەدا چلویەکی بۆ خەڵکی کوردستانە کە بەڕاستی ئەمەش بۆ خۆی جارێکتر هەر خیانەتێک ترە لە خەڵکی کوردستان و دزیەکی ترە چکە لە سەدا 59 کە تێچووی پێوترێ نیوەی زیاتری دێتەوە بۆ حیزبەکانی کوردستان نیوەی بۆ کۆمپانیەکانە سوپاس دەکەم کارتۆ جنابیشت بە خێر بێت زۆر سوپاس دەمێت سەرنجی بەرەش بزان لەسەرەوەی ئایا پێ وایە تورکیا 2000 ڕازی دەبێت ینی لەگەڵ عێراق ڕێ بکەوێت بۆ دەستبەرداری نەوتی هەرێم ببێت چونکە بڵێن باڵۆیەزی تورکیان بان کردو و باسییانەوە کردو و پێویستە بەرارەکە جێبەجێکرد و کۆمپانیا تورکیەکانیش بڕیارێکی نوێ بڵێن کارەکانیان ڕاگن و ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ عێراق بکەن بەڵام وڵی سەرەتا تەبان ئەو قسانەی کە دکتۆر کردی من هاوڕام لەگەڵیا ئەمە یەک دوو بابێنەوە سەرەوە کە ئەمەی کە هەرێمی کوردستان کردی چی بوو ینی هەوڵێک بوو بۆ ئابووری سربەخۆ بەڵام بەڕاستی ئەمە داتەپاندنی ئابووری هەرێمی کوردستان بوو ئێمە وەکو کورد لە باشووری کوردستاندا یا لە هەرێمی کوردستانە دوو دەوڵەتمان هەیە دەوڵەتی عراقی نوێ کە خۆمان بەشدارێکی کاریگەرمان هەبوو لە دروستکردنی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تۆ داون دەستگای دەوڵەتمان هەیە لێرەش و لەوێش بەڵام بەداخەوە یعنی نە بە گوێری دەستورەکە لەگەڵ عێراقا جوڵاینەوە هەنی نە ئەو حکوومەتی خۆمان وەکو پێویست نە خەڵکی خۆمان پاراست بەنسبەت ئەم حاڵەتەوە کە ئێستا هەیە تەبان بە قەنەعەتی من تورکیا سوودی لەو خاڵە لاوازانەی هەرێمی کوردستان وەرگرت بۆ ئەوی مەرجەکانی خۆی پسەپێنێ بەسەر هەرێمی کوردستانە لە مەسەلەی غاز و نەوتە هەر کاتێکیش دەرفەتی بۆ لوا بایپاسی هەرێمی کوردستانەکە بەسەریاتی هەپەڕێ پەیوەندی لەگەڵ عێراقی ناوەندیەوە ئەکات من بیرم دێ جارێکیان داودەوڵە بوو وابزانەوە کاتە وەزیری دەرەوە بوو کە ئەو ڕێککەوتنە 50 ساڵی لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیەکانی تورکیا کرابوو بۆ ناردنە دەرەوەی نەوت هات لە پێشەوە سەردانی بەغای کرد دوای هات سەردانی هەرێمی کوردستانی کرد و ئامانجی سەرەکیەوە بوو کە ئەو ڕێککەوتنە لەگەڵ هەرێمی کوردستان کراوە ینی بەغداش اعترافی پێ بکە تورکەکان بۆ خۆیان ئیش بۆەوەکەن بۆ ئەوەی ئەو قازانجەی کە ینی لە چوونە دەرەوەی نەوت بەسەر خاکەکەیانە ئیسفادە بکەن و خۆشیان پێویستەکانی خۆیان لە وزەی هەرێمی کوردستان و لە وزەی عێراق پڕ بکەنەوە و بێجگەلەوە زیانێکیش بە هەرێمی کوردستان بگەێنن چونکە ئەوانە بۆ خۆمان نەزانین چ جۆرە عەقڵێتێکی سیاسی شۆڤێنی ینی سیاسەتی ئەقلیمی و سیاسەتی دەرەوەی تورکیا ڕاستەکە لەبەرەوە ئەگەر تورکیا لە وەڵامی یان بەرامبەر بە دادگای فیدراڵی عێراق بۆ ئەوەی کە ناردنە دەرەوەی گاز و نەوتی هەرێمی بە دەستوری نەزانی هەندێک قسەی هەبوو وتی قبوڵی ناکەین بەڵام لە کۆتاییە قبوڵیەکە ینی ئەمە لایەکە لە لایەکی ترەوە ئەمە مۆزوعە تۆ ئەو تعامل لەگەڵ دەوڵەتەکە لەگەڵ دەوڵەتی عێراقاکە خۆتایسە احتراف بە هەرێمی کوردستان ناکە بە هەرێمی کوردستان لێ باکووری عێراق لەبەرەوە زۆر واریدە ئەگەر ئەو داواکاریانەی حکوومەتی عێراقی کات لە تورکیا و لە کۆمپانیاکانی تورکیا
تورکیا جێبەجێی کە لەوانەیە داوای هەندێک شتی کەش باش داواشتی کێ بکە طبعا تورکیا بۆ خۆی خۆ دەزانی چۆن هەر باش هەر پەیوەندی لەگەڵ هەر لایەنێکاکە کۆمەڵێ داواکاری تری هەیە باشە بەس ئەو دژایەتی بەرپرسانی هەرێمت پێ باشە دژی بەرارەکەی دادگای فیدراڵی ئەسڵی ئێمە دووسێ مەسەلە هەیە بە لەسەرەوە باسیکەین یەکەم کاتێک کە دەستیان بە دەرهێنان و فرۆشتنی نەوت کرد ئێمە پێویستمان بە داهاتی ئەو نەوتە نەبوو 2014 چونکە بودجەمان بۆ هات لە ساحەڤە بودجەی عێراقمان بۆ هات دوام ئێمە هەرێمێکی فیدراڵین یعنی لە نیزامی فیدرالیە هەرێمە فیدرالیەکە لەگەڵ دەسەڵاتی فیدراڵی لە سێ مەجالە یەتوانم بڵێم هاوبەشن یا ئەبێ ناوەند هەرێمە فیدراڵەکە ئاڕاستی ئەو سێ مەجالەکە یەکەم ئابووریە دوم سەربازیە سێم علاقاتی خارجیە علاقاتی خارجی لە عراقی نوێەوە تا ئێستا بەدەست کوردەوەیە سەرۆک کۆمار بەدەست کوردەوە زۆربەی کاتیش وەزیری دەرەوە بەدەست کوردەوە بووە علاقاتە عسکەریەکەژەوە بۆ ئێمە هێزی پێشمەرگەمان هەبووە شان بەشانی حکوومەتی جێشی عراقیەوانە لە مەسلەی ئابوووریەکە هەندێک سەرکێشی و لادان کرا سەرکێشیەکان چییە؟ هەم ئێمە پێویستمان بەوە نەبوو هەم پێچەوانی کۆمەڵێن لە مادە دەستوریەکانی دەستوری عراق بە تایبەتی مادەی 112 مادەی 112 ئەڵێ دەرهێنان و ئەناردەکردنی نەوت لە عراقدا لە دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمەکانایە هاوبەشە یعنی ئەگەر ئەم دەرهێنان و ناردنە دەرەوەی نەوتەی هەرێمی کوردستان حکوومەتی عراق ئاگای لێ بواە شتێکی طبیعی بوو پێکەوە ئەوان بکردایە بەڵام نە حکوومەتی عراق ئاگای لێ بوو نە قازانجی بۆ میلەت هەبوو ئەوە خۆمان نەزانین لە ساچلی بۆ خۆمان دەبێنێتەوە و حکوومەتی عراقیش بەو شێوەیە وەڵامیدایەوە کە وەڵامیدایەوە بۆیە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم دژی ئەو بڕیارە ئەوەستنەوە شتێکی هەڵەیە پێچەوانەی سیستەمی حکومڕانی عراقا پێچەوانی ئەو مافانەی هەرێمی کوردستانە کە لە عراقا هەیەتی و پێچەوانی ئەو پێکەوە ژیانەیە کە ئێمە ئێستا لە ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاستە کورد دابەژووە بەسەر چەند وڵاتێکە تەنها لە عراقا هەندێ مافینەتەوەیمان گەرنتی کراوە باشە بۆ ئەمە شتێک بین جارێکی کە هەنی بەڕاستی بەچی تێک دەدرێەوە بەوە تێگەدرێکە هەڕەشەی جێبەجێ نەکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵیەکەن داوا لە خەڵگەکەن مەسەرەن ئەوانەی کە لە حیزبەکانی کەەوە ڕۆشتون بۆ لایەن و تەنها حیمایی بەرپرسە گەورەکانەکەن چاگەڵگرن دژی ئەم بڕیارە و ئەم بڕیارە شۆڤینیە و ئەم بڕیارە نازەمچکە کە شۆڤینی چی خۆ تۆ لەگەڵ وڵاتێکە تەعاملەکەی کە ئەتراف بە کورد ناکە لەگەڵ وڵاتێکە کە بەشێکی زۆری حکوومەتەکەی خۆتە ئێمە چەندان وەزیرمان هەیە چەند سەرۆک کۆمارمان هەیە لەوێ جێگری سەرۆکی پەرلەمانمان هەیە چەندان دام و دەستگای تری عراقی هەیە بەشێکی هی کووردە تو بۆچی یعنی وەکو داگیرکەرێک سەیریەکەی وەکو داگیرکەر سەیری عێراق سەیری عێراقەکەی ئێتابان ئەمە غەڵەتە ئەم مەفهومە غەڵەتە ئەم مەفهومەوالیەکە کە ناکۆکیەکان گەورە ببن شەڕی لێ بکەوێتەوە ئاژاوی لێ بکێتەوە ئەوەی کە دژمنەکانی کورد حەزیان پێ ئەوەی کە دژمنەکانی عێراق حەزیان پێێتی دروست ببێت لەبەرەوە باشترین شتەوەیە بۆ هەرێمی کوردستان بە گوێرەی مادەی 112 و مادەکانی تر و ئەو هەڵوێستە نەرمەی کە ئێستا حکوومەتی عراقەتی بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ملبە حکوومەتی هەرێمی کوردستانیش ملبە و خەڵکی کوردستان ئێستا زۆر لەگەڵ حکوومەتی عراقەیە بۆ چکە لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان نەگی ئیسفادەی نەکردو زەرەری زۆری کردووە. سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە ئێستا بڵین هۆشداری نێودوڵەتی شەیە ئەو هۆشداری نێودوڵەتیانە هیچیان وابەستن بە پرسی نەوتەوە یاخود ئەو دابەش بوونەیە کە لە هەرێم هەیە دوێزی چەکدار بڵین دوو داهات دوو پەیوەندی لەگەڵ وڵاتان هۆشداریانە گرنگیشن بۆ گۆڕانکاری؟ وڵاتانی دنیا جگەلەوەی هەر کەسێک بە دوای بەرژەوەندی خۆیان گەڕێ بەڵام زۆر بە وردیش چاو دێربوون لەو بارودۆخە سیاسی لە عێراقدا گوزارێ بە هەرێمی کوردستانیشەوە هەر لە سەرەتای ئەم کێشانە کە بوون و من کۆی وەزیر بووم لە حکوومەت زۆر باش ئاگادار بووم کە حکوومەتی هەرێمی کوردستان پارەیەکی خەیاڵی مانگانە ساڵانە لە بودجێ عراقی فیدراڵ بۆی دەهات و لەو لاشەوە نەوت بە ڕێگای قاچاغە فرۆشرا بەستاوی بڕیاریاندا ئابووری سربەخۆوە بێ و بۆری دابنێن و نەوت بە بۆری بڕوە عراق بڕیارەکەی خۆیدا و زۆریش هەوڵیدا ئێستاوانی دەڵێن سەرەتا بودجە بڕا ئینجا نەوتە نەخێت نەخێت
حکوومەتی عراقی زۆر هەوڵیدا کە ئەمە ڕاگرن و ناکرێەوەەوە بفرۆشنەوە بوو جەبنێرین لەم هەوڵانە ئەمریکەکانیش بەشدار بوون ئێرانیەکانیش حکوومەتی هەرێمیان ئاگادار کردەوە بۆ کاتە جەنابی مام جەلال مابوو ڕۆڵێکی گرنگی هەبوو سەر کۆمار بوو بەوەی کە بودجەکە نەبڕدرێ هەموو جارە داوایە کرد وەفتێک لە بەغداوە لە هەرێمەوە بچێتە بەغدا و لەگەڵ بەرپرسانی عراقیش قسەیە کرد کە لەگەڵ کوردستان پێک بێن هەموو جارە پێگە هاتنەوە بەڵام ئەمان سوور بوون لەسەر ناردنی نەوتەکە و لە گەرمەی ئەو بڕیاردانی ئابووری سربەخۆ و سوور بوون لەسەر ناردنی نەوت و چەند جار حکوومەتی عراقی هێر پارەکەێنا چاوەڕوان بوون ئەمان شتێک بکردنیان کرد و ئەو نەخۆشیانش بەسەر جەنابی مام جەلال هات و تر نەیتوانی بەشداری پرۆسەی سیاسی بکە دەرگاکان داخرا دوجار عراق بڕیارەکەی دا و هەرێمیش کێ گودابووری سربەخۆ هەرێمی زۆر بەرەو دوا بردەوە لە هەموو ڕوویەکەوە هەموو ئەو کاتانەش ئەمریکیەکان لەگەڵ ئەوە بوون کە دەبێت لەگەڵ بەغدا پێک بێن بە دانووسان و گفتوگۆ و لە کاتی ڕفرەندەمەکەشا زۆر هەوڵیاندا داوان لە بەرپرسانی کورد کرد کە لەگەڵ بەغدا گفتوگۆ دانووسان بکەن ئەوە باشترە و پەلەمەکەن و بڕیاری سربەخۆمەدەن هەر کردیان دوجاریش بۆ ئەم بڕیارەش ئەمریکیەکانیش ڕایان وایە و ئێرانیەکانیش و خەڵقی تریش بۆیە باسی و دوڵاتاکەم کاریگەریەکی زۆریان لەسەر عراق هەیە وەستا نوێنەری نەتەوە گرتوەکانی زۆر بەڕاشکاویەڵێ ئەوان ڕایان وایە بچن لەگەڵ بەغدا پێک بێن هەڕە شەو خۆ گیفکردنەوە هەڵەیەکی زۆر گەورەیە ڕۆک و دەرەنجامی ڕێفراندۆمەکەی نیوەی خاچی کوردستانمان لەدەستدا و زۆرترین زۆری بەرهەمی سامانی سروشتی کە غاز و نەوتە لە هەرێمی کوردستان نەوتەکە لە خۆرمەڵەیە کە زۆر نزیکە لە حکوومەتی عراقیەوە غازەکەش لە قادرکەرەمە زۆر نزیکە لە حکوومەتی فیدراڵەوە لە ڕووی سەربازیەوە شوێنەکانی ئەمە ترسیدارن خۆخواانە کردە بکەوێتە شەڕوپێکدادان کارەساتی گەورە دروست دەبێ و زۆر باسانی بە بۆچوونی من حکوومەتی عراقی دەستی بەسەراگرێ چۆکوتمان لە هەرێمی کوردستانە تا ئێستا دوو ئیدارەی هەیەکێتی پارتی کێشەکانی خۆیان پێ حەڵاوێت تا ئێستا هێزی پێشمەرگە یەک نییە و بەرپرسانی نەتەوە گرتوەکان بە ئەمریکاشەوە زۆر جار وشاریان داوە کە لە هەرێما دوو ئیدارەی هەیە گەندەڵی هەیە و ناشەفافیت هەیە و هێزی پێشمەرگە پارەیان سەرف کرد چەندین خەبیریان نەربۆی هێزەکەیەک پێ بگرنەوە سەری نەگرت لەبەرەوە زانن بێزاری خەڵقان ئاگالەیە و پێش وایە بە دوای بەدیلێکی بەهێز ئاگەڕێنەوەکە ئۆپۆسیۆن بۆی دامی بکەن بەڕاستی بێزار بوون یعنی چۆن ئەمریکا بەڵە زۆر زۆریش چۆن ئەمریکا هاتە سەرەوەی بە پشتیوانی نەتەوە گرتوەکان تالیبان بێنەوە باشترە لەو گەندەڵانەی ئەفغانستان باوەڕکە ئێستاش لێرە بارودۆخەوە لات و لە 170 خەڵک هەردەچۆ بە دەنگدا ئەنی هەر باوەڕی بە پرۆسە سیاسیەکە نەماوە ئەمانە کارێکیان کردو خەڵکان تووشی یاس کردووە هەموو کۆمەلگای نەودەوڵەتی ئەم ڕاستیا زانێ بۆیە پیانەڵەیەوە لە مەترسیدان مەترسی دوو ئیدارەیی هەیە مەترسی نەمانی هەرێم هەیە مەترسی پەلاماردانی هەرێم هەیە لە بەغدا و لە بەغدار کاتێک دەسەڵاتی بێ و بەهێز بحساب بۆم هەرێمە ناکە چونکە هەرێم بەڕاستی عراقێک کە خۆی دای مەزراندووە لە دوای ڕوخانی ڕژێم عراقی نوێ ئەوەی ڕۆلی کاریگەریە بۆ لە دامەزرانی کورد بووە و ئەوەی ڕۆلی کاریگەریە بۆ لە نووسینەوەی دەستورەکەی کورد بووە ئەوەی بەرپرسی کاریگەر بوون کورد بوون بەڵام دوجار کورد وڵاتی تری هەڵبژاردووە لەگەڵ لە دژی عراق ئامادە نێنەوتەکە لە ڕێ عراقەوە بفرۆشەکە لە بەرژەوەندی خۆیەتی بەڵام تاڵام فرۆشیەکە بۆ تورکیا ڕاستیە تورکیا حەزەکەم بزانی تورکیا بە هیچ شێوەیەک لەگەڵ بوونی ئەم قاوارەیە نییە هەر دەرفەتێکی بۆ ڕێکەوێ هەر وڵاتێکی تر ئێران کە زۆر دژی تورکیایە ئەگەر ئێران دەستی بەسەر بگرێت پێی باشە بەس هەرێمی کوردستان نمێنێ ئەوە بە سیاسەتی تورکیا هیچ شاردنەوەی تیانە لە کاتێکا بە بۆچوونی من ئەم حزبێ ئێستا حاکمە ئەک پارتی لە تورکیا چاکترین و باشترینی هەموو حیزبەکان بووە بەرامبەر بە خەڵقی تورکیاش و کوردستانیش و خزمەتی وڵاتەکەشی کردووە بەڵام بە هیچ شێوەیەک لەگەڵ دەوڵەتی کوردینی نەگەر دەوڵەتی کوردی ئیسلامیش بێ و خەلیفە ڕاشیدینیش دایمەزرێنێ دەوڵەتی کوردیان قبول نییە ئەوە ڕاستیەکە ناشارێتەوە لەبەرەوە زۆر بە ئاسانی پشتگیری عراقەکەن بۆ نەمانی هەرێمی کوردستان و دواتریش عراق وتمان دەوڵەتە ئەتوانێت ڕێگا لە کۆمپانیەکان بگرێ ئەتوانێت ڕێگا لە تورکیا بگرێ ئەتوانێت هەر ئەو داوای هەیەی لە نادی پاریس ئەوە لە دادگای پاریس بڵێ ئەوە زیندوو کاتەوە بەڕاستی عراق براوەیە و تورکیای دۆڕێنێ لەبەرەوە هەرێمی کوردستان من نازانم یعنی ئەم هەڕەشە و پەلاماردان و شتە غەڵەتێکی گەورەیە بە گفتوگۆ بە حیوار بە دانووسان لەگەڵ بەغدا بە ئاشکراکردنی با بڵێن بە شەفافکردنی دۆسیەی نەوت و بە دامەزراندنی کۆمپانیایەکی ئەو بەش ئەگەر نایانەوە چیتر دزی بکەن ئەمە چارەسەرە نەک ئەو حاڵی تر خەڵکی کوردستان جارێکتر بخەنەوە قەیرانێک تر و سوکایەتی بەسەر کورد و خەڵکی کوردستانە بێن کاکتۆرفە سەبارەت بە هۆشدارێنەی کە دەدرێت بڵێنەوەی نەتەوەیەکتوەکان هەبوو باوەزی ئەمریکا بوو ئەمڕۆ شەر هۆشداری درابوو وەکو
ینی ئەم هۆشدارێنە چۆن وەربگیرێن ئێستا بڵێن جۆرێک لە جۆرەکان ئەم دەسەڵاتە کە لە ئەنجومەنی یاسایشی باسی خراپەی پارتیویەتی بکرا لە ئاسینی و دەوڵەتیش بێزراوە بڵێن بەڵێ عراقی نوێ ئەتوانم بڵێم کوڕی ئەمریکا و ئێران و کورد و ئەو معارزەیەی عراقی جاران بوو کە ئێستا دەسەڵاتدارە لەبەرەوە بە هەمویانەوە ئێستا ئەو سێ پێگاتەیە هەر دیفاع لە عراقەکەن ئێرانیش و ئەمریکا و دەسەڵاتدارانی عراقیش ئۆپۆزیسیۆنی کۆن بەڵام ئەمانەی خۆمان نایکەن ئەمانەی خۆمان ئەوە ئەکەن کە ئێمە لە بەرچاومانە لەبەرەوە بۆچیەکەنەوانەی خۆمان کە دەڵێ من ئاماژەم بەوە داوتم دژایەتی حکوومەتی عراقەکەن بە هەموو شێوەیەک و هەرێمی کوردستانیشان خستۆتە بەردەمی ئەو هێزانەی کە بەرژەوەندیان لەگەڵ عراقانیە و بەرژەوەندیان لەگەڵ کوردانیە و تا کۆتایی ئیتر واکەن بۆچی ئەوە خۆیان وەڵام نادەنەوە تا ئێستا ئێمە لەوانێت تێڕوانی تایبەتمان هەبێت لەسەرەوە بەڵام مەسەلەکە چییە؟ یعنی هەرێمی کوردستان شتی هەڵەی گەورە گەوراکە کە لەم هەڵە گەورانە تەنە عراق نایەتەوە جواب خەڵکی کوردستانی ژێتەوە جواب ئەمریکا ژێتە جواب بۆ نمونە سربەخۆی ئابووری بۆ نمونە مەسلەی ڕیفراندۆم ئێمە و پێمان خۆش بوو ئەگەر ئیشکرا بێ بۆ ڕیفراندۆم و ڕیفراندۆم شتێکی باش بوو بەڵام پیان وتین مەیکەن بەڵام کە کردیان دوایەوە ماوەیەکی کەمتر پەشیمان بوونەوە و هەندێک هەوڵیش درات ینی مەسلەکە تەنیا ئەوە نییە کە بڵین ئەمریکا و نەتەوەیە گرتوەکان و کێوکێت دژی هەرێمی کوردستان و لەگەڵ عراقان عراقی دەسەڵاتی عراقن لە دوای ڕیفراندۆمەکە هەندێک هەوڵ هەبوو بۆ ئەوەی عراق لە عراقێکی فیدراالیەوە بکرێتەوە بە عراقێکی مرکزی بەڵام هەندێک لە بەرپرسانی عراق و ئەمریکەکانیش لەسەرەوە ڕازی نەبوون وتیانە بێ عراق وڵاتێکی فیدراالی دیموکراتی بێ هەرێمی کوردستانیش بەهێز بێ بەڵام نەک بەو غەڵەتانە مەسان دوو هەڵی استراتیژی کە کراوە ئابووری سەربەخۆ بووە و ئەو ڕیفراندۆمە بووە کە هەبووە و ئەتر ئەو پەیوەندیە ناشەفافانەی کە لەگەڵ وڵاتان و ئەملاولا هەیەە و ئەوەی ئێستا کە ئەو گەندەڵیەیە لە ناوخوا برسیکردنی خەڵکە و دوو ئیدارەیە ئەمانە هەموو هەڵی گەورن یعنی ئەمریکیەکان و هاوپەیمانان چەند ساڵە ئەڵێن هێزی پێشمەرگە یەک خەنەوە یەکی ناخەنەوە ئەمانە هەموو کێشەی گەورن لەبەرەوە ئەمریکا پێش ئەوەی ئێستا نەتەوەیە گرتوەکان بێتە وەڵام ینی بێتە جواب لەسەر ئەو مەسەلانە ئەمریکا قسەی کردو بەڵام ئێستا شتەکە لەوە گەورەتر بووە نەتەوەی گرتوەکان معنایەوێ هەموو دەوڵەتانی جیهان پێکەوە قسەکەن دژی ئەو سیاسەتی هەرێمی کوردستان ئەڵێ نەبێ هەڵبژاردنەکان پاک و خاوێن بێ یەکسان هەبێ دوو ئیدارەیی نەمێنێت ئەڵێ نەبێ لەگەڵ عراقا ڕێککەون ئەڵێن ئەبێ دژی بەرژەوەندی عراق و دژی دەستور هەڵسو کەوت نەکەن تا کۆتایی ئەمانە هەمووی مەسلەیە بۆیە ئەوە دوو بۆنەیە ئەم هۆشدارانە گرنگن پار بلاسخار نوێنەری نەتەوەیە گرتوەکان لە عراق بەڵێ گرنگن هادووتی ئەگەر بەو شێوەیە بکەن ئایندەی هەرێمی کوردستان لە مەترسیدایە ئێستا ئەم جارە لە نەتەوەیە گرتوەکان وتاری خوێندەوە لە هەولێر ئەو قسەی کرد لە نەتەوەی گرتوەکان قسەی کرد وتی دوو ئیدارەی هەیە گەندەڵی هەیە شتیوا هەیە شتی تا کۆتایی وتیە بێ دوو ئیدارەی ینی بەڕاستی ئەمانە کوردستانیان دابش کردووە ینی ئێستا کە ئەڵێ ئەمریکا دڵسۆسترە بۆ کورد تا پارتی وێکێتی ئەڵێ عراق پار هەندێک دەنگ بەرز بوویەوە وڵا هێن هەرێمی سلێمانی جیاکەینەوە لە هەولێر ئەو لە سەردەمی عەبادیە بوو عەبادی وەڵامی دانەوە عەبادیەی کە هەموو کورد بە دوژمنی ینی حیزب دەسەڵاتدارەکان هەندێکیان بە دوژمنی کوردێزان عەبادی وتی هەرێمی کوردستان بە دەستور دروست بووە ناتوانین هەڵی وەشێنینەوە ناتوانین بیکەین بە دوو بەشەوە ئێستا پلاسخات لە نەتەوەی گرتوەکان هەڵێ دوو ئیدارەی ئێمە هێڵن هاوپەیمانان هەڵێن هێزەکەتان بکەنەوە یەک ئەمان هەر نایکەن ئیتر ئەمانە دەسەڵاتێکی چەند خراپن چەند دژە کوردن یعنی ئەتوانم بڵێم ئەمانە ئەم تەسەڕفاتانەی کە ئەیکەن نوێنەری دوژمنانی کوردن نوێنەری داگیرکەرانی کوردستانن بەڵە پارتیوەکێتی نوێنەری میلەتی کورد نین چکە ئەو شتانی کە ئەوانەیکەن لە ڕووی دابینکردنی ژیانێکی خۆشەوە لە ڕووی پێویستی ئەمنی و ئاسایش و ئابوووریەوە لە ڕووی پرسەنەتەوەیەکانەوە هیچی لەگەڵ داواکاری کورد و دۆستەکانی کورد نایەتەوە لەگەڵ سیاسەتی دوژمنانی کوردیەتەوە
بۆیە بەو شێوێ بۆیە هۆشداریەکەی پلاسخارد شتێکی زۆر باشە پشتیوانەیەکی باشە بۆ ئەوانەی بەڵێ بۆ ئەوانەی کە ڕەخنن لە دەسەڵات دەگرن لە دەرەوەی ئەو دەسەڵاتن ئەبێ خۆیان ڕێکخن ئەوانەی لە دەرەوەی دەسەڵاتن ئەگەر هەر قسە بێت هەنگاو نەنرێت وڵا پارتیوێکی تێروا بۆ خۆیانە بێنەوە باش ماوەسا دەرفەتە هۆشداریە دەرفەتێکە بۆ گۆڕانکاری بە تایبەت کە باسی هەڵبژارنی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکرێت دەرفەتی یەکسان هەبێ هەڵبژارنێکی بڵین باش بەڕێوە بچێت خۆ ێکێک لە کێشەکان کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان کە بابەتی هەڵبژاردنە کاتەکەی زۆر نزیکە و بەڵام هیچ ئامادەکاریەک نەکراوە وەم پێم وایە و کۆبوونەوەی نوێنەری نەتەوەگرتوەکانی لەگەڵ کەسی یەکەمی حیزبە سیاسیەکان 26 مانگە لە هەولێر هەر تایبەتە بە پرسی هەڵبژاردن چونکان بەلایەنەوە گرینگە کە پرۆسەکە جێبەجێ بکرێ وەزانن قەیرانەکان لەکوێن و بەشێک لەو کێشانەش کە هەبوو پێداگری پارتی دموکراتی کوردستان بوو لەوەی کە هەمان کۆمیسیۆن و هەمان یاسای هەڵبژاردن و هەمان شێوازی هەڵبژاردننی پێش و دووبارە بێتەوە بەڵام لایەنە سیاسیەکانی تر هەمویان و ئەم جارەیەکێتیش سوور و لەسەرەوەیکەوە هەڵبژاردنە نایەڵن بکرێ کارگەشتەوەی یەکێتی پارتیا گەدار کردەوە کە ئێمە ناڵین لە دێگەڵە بم دیۆسنۆقێکدانێن ئەگەر بێت و هەمان یاسای هەڵبژاردننی وێ و هەمان کۆمیسیۆن بێ و گۆڕانکاری نەکرێ لە کاتێکە تۆماری دەنگدەران پاک نەکرێتەوە 500,000 کەس کە مردووە لە دوهۆک و هەولێرا بۆی هەبێ دەنگدا تەنانەت ئامادە نەبوون تۆماری دەنگدەرانی عراقی بەکاربێن بەڵام لە نەتیجەی ئەو کێشانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بڕیارەکەی دادگای فیدراڵی گلەیی نەتەوەگرتوەکان لە کوردستانیش و لە بارگای نەتەوەگرتوەکانیش گلەی نوێنەری حکوومەتی ئەمریکا فشاری ئێران فشاری بەغدا فشاری ناوخۆ فشاری تورکیا یەکێتی لەسەر پارتی وای کرد هەندێک هەستەکە هەندێک گۆڕانکاری ببێ بەس هیوادارم لە بەرژەوەندی خەڵک بێ ینی گۆڕانکاریەکانەوەی بۆ نمونە سەردانی کاگنێ چیرڤان بۆ سلێمانی ئەوەی باس کردووە کە پارتی هەندێک نەرمینواندووە ئامادەیە کاندیدی خۆی سەحەبکا لە بەغداوە بۆ یەکێتی و ئامادەیە دەستکاری یاسای هەڵبژاردن بکەن و ئامادەیە فرەبازنەی قبوڵ بکەن و باس لەوە کراوە ئامادە بن هەشتا نەبووە شتێکی ڕسمی کە ئامادەن دواش بخرێ 6 مانگی ساڵێک و بەمەرجێک یەکێتیش پشتیوانی ئەو دەست پێشخەریەی سەرۆکی پارتی بکە کە دەوێت پرۆژەیەک پێشکەشکە بۆ چارەسەری وەزی عراق و ئەوانە بۆ پشتیوانیشیان بکەن لە دژی دادگای بڕیارەکەی بەڵێ یاساکەی دادگای فیدراڵی لە ڕاستیدا ئەوش بۆ خۆی لەگەڵ ئەوەین ئەو دەست پێشخەری پارتی بۆ گۆڕانکاری لە کۆمیسیۆن و یاسای هەڵبژاردن و پاکردنەوەی تۆماری دەنگدەران و فرەبازنەی ماموو شتێکی باشە و لایەنەکان داوایەکەن بەڵام پشگیریکردن وڵایەنەکان هەموو لایەنەکان من بڵێن جگەر لە پارتی لایەنەکانی تر بە ئۆپۆزیسیۆن پارتی تا ئێستا ئامادە نەبوو بەڵێ پارتی ئامادە نەبووی وت نایکەین بەڵام لەم دانیشتانەیە ئەوە جێگیری سەرۆکی پارتیە کاگنێ چیرڤان و دیارە حەتمە قسەی پارتیشی پێ و توێتی ئامادەین ئەوانە بکەین دیارە پارتیش فشارێکی لەسرە ئامادەی ئەمە بکە بەڵام ئەگەر بۆ مەرجە بە پشتیوانی لێ بکەن کە ئەساکەی دادگای فیدراڵی جێبەجێ نەکرێ ئەمە هەن جێگای مەترسی تۆ بەڕاستی یەکەمە یاسای هەر جێبەجێ دەکرێ حکوومەتی عراقی ئەگەر ئەمڕۆژ دەسەڵاتی نەبێ 6 مانگی تر بێ ساڵێکی تر بێ دوی تر بێ هەر جێبەجێیەکە خەڵکی کوردستانیش ئەوەیەوێ و بڕواژ ناکەم هیچ لایەنێکی دڵسۆزی خەڵکی کورد بیەوێ ئاوا ئەو پرۆسی دەرهێنانی نەوت و غاز و فرۆشتنی ئاوا بە ناشەفافی بمێنێتەوە و گەندەڵی بدزێ گەورە بکرێ بەڵام خاڵێکی شت گرنگە دکتۆری ئاماژەی پێدا کە بابەتەوەیە یەکدەنگی هێزەکانی ئۆپۆزیسیۆن زۆر گرنگە باش ئەو بابوو دوای ناوبڕەکە بێ مەمنون بەڵێ باش بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و سەڵ دەپلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانە میجیانی و دەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگێی ئاوی سلێمانی دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق کات ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە کوژەنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر فایق سەبارەت بە بڵین ئەو فشارانەی کە هەنچی لە ناو خۆبێ ناڕزایەتی خەڵک چە و فشارە هۆشداری نیە دۆڵەتیانە بێت ئەوەیە کردووە ئەوەی کە دکتۆر دارا باسی کرد پێش ناوبڕەکەەوە بکە بۆ نمونە پارتی ڕازی بێ هەمواری یاسای هەڵبژاردن بکرێ کەمەداوەکاری هەموو لایەنەوە پۆزیسیۆنەکانە بکرێ بە بڵین فرەبازنەی کۆمیسیۆن بڵین پێک بهێنرێتەوە هەڵبژاردن بکرێت بە باشی وڵی خۆی ئەمڕۆ خەڵکی کوردستان کۆمەڵێک کێشەی ئەساسی هەیە یعنی زۆربەی ئەو کێشانە ئەتوانم بڵێم دەسەڵاتی هەرێمی کوردستان دروستی کردووە کێشەی بنەڕەتی ئێمە کێشەی خەڵکە لەگەڵ دەسەڵاتە بە تایبەتی کێشە سەرەکیەکە بوجە و موچە و بواری ئابوووریە لەگەڵ خزمەت گوزاری یعنی ئەم بە هاتنی پارتی و نوێنەری پارتی بۆ سلێمانی و کۆبنەوەی لەگەڵ حیزبەکانی کە و ئەو پرۆژەی کە هەیەە باسیەوە ناکە باسیەوە ناکە مەسەران بۆ نمونە ئێستا بواری تەندروستی لە سلێمانی خۆتان نزان بارودۆخی چۆن
باسی خزمەت گوزاریەکان ناکەن باشی ئەو پارانە ناکەن کە پاشەکەوت کراون ئەمانە یەکێک لە مشکیلەکانمانە مشکلی دووەممان لەگەڵ عراقایە عراق چەند جۆرێک مشکلەمانە یەکێک لەوانە ڕێکردنەکەوتنی پارتی وەکێتیە لەسەر پۆستی سەرۆک کۆمار دوو پێچەوانەی کارکردن پێچەوانەی دەستور و پێچەوانەی دادگای فیدراڵی یعنی لە دادگای فیدراڵیە دوو نوێنەری کوردی تایە بەشە تۆ کاتی خۆی بە دەنگدانی خۆت ئەو دادگایە دروست بووە ئێستا بڕیارێکی وایدا و بۆ جێبەجێ ناکەی کە جێبەجێشی ناکەی ئەوە و مەترسیانەیەکە ئێمە باسمان کرد من و کاک دکتۆر باسمان کرد و خەڵکی تریش باسیەکە ئەمە کێشەیەکی ترمانە ئەگەر پارتی هاتوێتە ئێرە و لەگەڵ حیزبەکانە کۆبنەوەی کردبێ و مەرجی داناوێ ئەمانە بکە بە مەرجێک ئێوە دژی بڕیارەکەی دادگای فیدراڵی بوەستنەوە لەگەڵمانە معنایە نە کێشەکانی خەڵک دروزەکرێ و ئەگەری کێشەی گەورەتریژ بۆی شێتی هەبوو ئەگەر بۆی شێتی باز دەکرێ بۆ لایەنەکە ئینترس لەوانێ بۆ لایەنەکەی بەگوێری ئاستی خۆی ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵ میوانم بوو دوێنێ و تەبێژی کۆمەڵ وتی بەی شێوێک لە دانیشتەکە لەگەڵ ئێمە ئەو داواکاری ڕوبەڕووی کۆمەڵ نەکردێتەوە کە پشتگیر ڕوبەڕووی کۆمەڵی نەکردوێتەوە ڕوبەڕووی دائینێکی کردوێتەوە گەر بەو شێوێ بێ ئەو زۆر خراپە ئەو مەرجە ئەو مەرجە زۆر خراپە چکە ئەو مەرجە کۆمەڵی کێشەمان بۆ چارەسەرەکە هەم لەگەڵ عێراق کێشەمان بۆ دروست نابێ هەم کێشەکانی خەڵکی کوردستانیش چارەسەرەکرێن بەڕاستی ئەو مەسلەی ئەو بڕیاری دادگایە بەو شێوەیە کە ئێمە بینین خاڵێکی ترەوەی ئەو کێشانەی کە لە ناو خۆیانە هەیە لە نێوان پارتیۆکێتی هەیە و ئەو کێشانەی تر کە لە بینی ئامۆزاکانە هەیە لێرە لەوێ یعنی بەڕاستی ئەمانە هەر کێشە دروستەکەن لەناو حیزبەکانی خۆشیانە چۆن ئەگەر کورد ڕوونتر چی لێرە و لەوێت ڕێک ناکەون ینی تۆ بینیتان پار لە هەشتی تەموزە هاوسەرۆکی یەکێتی دەرکرا تا ئێستا شەر لە دەرەوەی و هەرڵێن نابێ بێتەوە وەری ناگرینەوە و خەڵکیشی لەگەڵای ئەویش خود تێیدەکە ئێستا بە ئاشکرا ئەبینین کە لە نێوان نێچیروان بەرزانی و مەسرور بەرزایی ناکۆکی هەیە دوێنێ ناکۆکی لەسەر دەسەڵاتە لەسەر دابشکردنی کێکەکەیە یعنی بەڕاستی دوێنێ بینیمان کە حاکمێک دانراوە بۆ پۆستی سەرۆکی دادگای تێڵچوونەوە ێزێکی عسکەری شوێنە هێشتووە هینەکە ئەمە هەم لەلایەکەوە پێچەوانەی بڕیارەکانی دادگایانی دادگا معناوێ سەربەخۆ نیە هەم وەکو ئەڵێن ئەمە سەر بە یەکێکیانە ئەوی تر نێهێشتووە بچێ ئیش بکە باش ئەمە کێشەیە ئەمانە هەموو کێشن ینی ئەمانە هەموو گیانیان کێشەیە هەموو گیانیان کێشەیە لەبەرەوە ئەگەر بێت و ڕەخنە لە خۆیان بگرن و واز لە دروستکردنی ئەم جۆرە کێشانە بێن و بیر لە تێرکردنی خەڵک و ئازادکردنی خەڵک بکەنەوە و ئەم هەموو دەسەڵات پەرستی و خۆگرێدانە بەم وڵات و بەم وڵاتانەوە کۆتایی پێبێنن لە پێناوی بەرژێوەدی میلەتەکەیانە لە هەرێمی کوردستان و لە عێراقێکی دیموکراتاییش بکەن شتێکی زۆر باشە کاکە لەگەڵ مشکلەکەماوە پارتیویەتی بتوان هیچ بکەن چونکە من خۆم خەڵکێکی زۆر بێهیوا بۆ فاتحای بۆ خوێندون زانیسی ئاخر تۆ ئەسام من مناڵ بووم لە پارتی یاخی بووم باوکم شەیدی پارتی هەفتا بوو هەفتاویەک چوون بۆ بارەگای بەرزانی چیم بینیتە تەواو پارتیم لەبەر چاکۆت ئەو کاتە لە گەنجێتیشە لە لووتکەی تێکۆشانی خۆما بوو لە دوای ئەنفالوکی مابارن من یەکێتیم بێزرا و وازم لێ هێنا من بڕۆم پیان نەماوە لەو کاتەوە باشە ئەمە بەس خەڵکی ژێستا ئەو ئێمە کاتی خۆی بە دانسقەش خەڵکی وەکو من هەبووە ئێستا ئەوەی کاکدکتۆر باسی کرد لە سا هەفتە نەچون بۆ دەنگدانەوە یانیش معناوی لە سا هەفتای کوردستان ناڕاستی بە پارتی بۆ هێزەکانی تریش بۆیە ئەگەر ئێمە بمانەوێت چاکسازی بکەین گۆڕانکاری بکەین گۆڕانکاری و چاکسازی شتی پێویستە زۆر کەرەسەی زۆر گەورەی پێویستە یەکەم شت لای پارتیوەکێتی نییە دەستوری هەرێمی کوردستانمانەوێ دەستور کاکە ینی هەرێم هەبوو بێ دەستور دەستوری عێراقڵێ لە مادەی 120 ئەبێ هەرێمی کوردستان دەستوری هەبێ ئەمە نایڵن دەستوری هەبێ ئەبێ حیزب بچووک بکرێتەوە حزب سەیتەرە بەسەر دادگا و پەرلەمان و ئەملاوەلا نەکە تۆ سێری پەرلەمانەکەی کە لەگەڵ مناقەشەیەک دروزە بێ پەرلەمانتارەکانی لیستی زەرد لیستی پارتی بەس دیفاع لە پارتیەکەن دژی یەکێتی ئەوانەی یەکێتی بەس دیفاع لە یەکێتیەکەن دژی پارتی میلەتیش لەو ناوا خوراوە
پەرلەمان بۆ پەرلەمانێکی حیزبی، دادگا بۆ بە دادگایەکی حیزبی، حکوومەت بۆ بە حکوومەتێکی حیزبی. ئەو ساڵە کاک مەسرور سەرۆکی حکوومەتە لێدوانێکیدا ببوونەی 16 ئۆکتۆبرەوە. باشە کاکە ئەوە ئەگەر مەسول ناوچەیەک بیدا ئەندامێکی مەکتەبی سیاسی بیدا باشە، بەڵام تۆ سەرۆکی حکوومەتێکی کە جێگرەکە و یەکێتیە و چەندین وەزیری یەکێتی لەگەڵایە نابێت لێ دوانی حیزبی هەڵوێستی وا حیزبی تەسکرا بێت لەسەر هەندێک ڕووداوی ناخۆش وەکو سیوێکی ئابوو وەکو 16 ئۆکتۆبر و وەکو نازانم چی ئەوانە. مشکلەکەی ئێمە ئەوەیە ئەم برادەرانە لە باتی ئەوەی لە ڕێگەی حکوومەت و پەرلەمان و دادوەری و چتەکانی کەوە خزمەتی میلەت بکەن، هەمویان بەکارێناوە بۆ حیزبەکەی خوان بەو هەمووشتانەوە بێ خزمەتی حیزبەکەیان بکرێ، حیزبەکەش خزمەتی بنەماڵە بکەن، بنەماڵەکانیش خزمەتی ئەملا ئۆلا بکەن. باشە سپاس دەکەم. دکتۆر دارا پێشناوبەرەکە ویست باسی ئۆپۆزیسیۆن بکەیت. ئێستا دوای هۆشدارە نێودەوڵەتیانە دەرفەتێک بۆ گۆڕانکاری کاڵبژارنی داهاتوش بڵین بەڕێوەیە بڵین دەرفەتە. بزانین دەرفەتی زۆر گرنگەوەیە خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتی باش ناسیوە. هەموو ئەوانەی کە پێشتر پشتیوانن لە یەکێتی و پارتی کردووە کە زۆرینەی خەڵکی کوردستان بووە. ئێستا ئەو زۆرینەیە ئەم دوو دەسەڵاتە بە مافیازان و باوەڕت ببێت دەیان و سەدان پێشمەرگەی دێرین هەیە پێیان شەرمە بڵە پێشمەرگەی دێرین. چونکە ئەوەندەش جاش لەگەڵیان تۆمار کراوە خەڵکی خائین و خۆفرۆشوە بەڵام دەرەنجام شەرمەکەن لەوەی بڵێ پێشمەرگەی دێرینین کارە ساتی دروست کردو کە سوکاری شەیدان ئەم دەسەڵاتەی ناوێ. بێزاری خەڵک بەشداری نەکردنی ئەو ڕێژە زۆرەی خەڵک لە هەڵبژارنەکان ئەمە ڕەسیدێکی گەورەیە بۆەوەی کە تۆ بتوانانی بەکاری بێنی بۆ گۆڕانکاری لە هەرێم. لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەوە هەڵوێستی نەتەوە گرتوەکانە کە باشکرادان پیانێکە گەندەڵی هەیە دوو ئیدارەیی هەیە و زۆر وردەکاری شێ خاتریان گرتوون هێشتا باسییان نەکردوەکەەوە ناگان لێ لەم هەرێمە چی دەگوزارێ. هەڵوێستی بەغدا دیارە بەرامبەر ئەم دوو دەسەڵاتە چۆنە و دەوڵەتانی تریش مەگەر بۆ بەرژەوەندی خۆیان ئەجینا باش زانم تا چەند گەندەڵن ئەو کێشە ناوخۆیانەش بۆ خۆی فرسەتێکە. باشە هەر تەنانەت لەم هەڵبژارنە ئەگەر یەکێتی پشتیوانی پارتی بکردە ئێستا یاساکان تێپەڕاند و هەڵبژارنەکە کرا. بەس ئەم جارە ئەم حیزبانەی ترێک دەنگ بوون توانیان پارتی ڕاگرن بڵێن هەڵبژارنە نابێ ئاوا بکری. ئەوە بچووکترین نمونەیە. بۆیە لە بارودۆخێکی ئاوادا کە پشتیوانی نێودەوڵەتی هەیە و پشتیوانی خەڵقیش هەیە یەکریزی هێزەکانی ئۆپۆزیسیۆن بۆ گۆڕاڵێ یەکریزی هێزەکانی ئۆپۆزیسیۆن خاڵێکی زۆر گرینگە بەوەی کە بتوانن هەم پشتیوانی بەدەست بێنن هی خەڵک و هەم وڵاتانی دنیا و هەم کۆتایی بەم قۆڕەکاری بێن. ئەزانی چی ئەوەش خۆی یەکێکە لە کێشەکان کاکە یەکێتی و پارتی باەک تۆزیتر بگەڕێمەوە سەرەوەی کەنەوێت پێک بێن پێکهاتنەکە بۆ خزمەتی خەڵک نییە. پێکهاتنەکە بۆ چارەسەری کێشەکانی خۆیانە پێکهاتنەکە بۆەوە نییە بابێن کێشەکانی خەڵک چارەسەرکەین داهاتەکان شەفافکەین پارەکان بگێڕینەوە بەدەسەڵاتی حیزبی نەهێڵین یعنی سەرۆکی حکوومەت گلەی لێمە زۆرتر بوو. پێشمەرگەیەک نییە و دەسەڵاتی حیزبی هەیە و حزب دەستی خستوەتە ناو پەرلەمان و ئەنجومەنی دادوەری و پێشمەرگە و هەموو لە هەموو موسساتی تر. ئەی باشە کە تۆ ئابڵێ ئێمە بڵێن چی؟ ئەی بۆ چارەسەر باس ناکەی کە گرنگترین شدەوە بوو کەسێک لەو ئاستە بەرپرسیارەتی ئەکە باز لە کێشەکانەکە بێ چارەسەرەکانیش بڵێ. ئەی بۆ نایە چارەسەرەکە بکە ئەگەر چارەسەرەکەەوە بە پێتان وا بێ ئەو بێن ڕێکەوە جاری کرد بۆی پارە و پۆستەکان بەشکەن ئەمە کارەساتی گەورەیە. ئەمە بێ حیزبەکانی تر ڕێگە نەدەن یەکێتی و پارتی جارێکتر وا بکەن ڕێکەون بۆ بەشکردنی پارە بۆ بەشکردنی پۆستەکان بۆ بەشکردنی کورسی ئەبێ یەک دەنگ بن بۆ بەرامبەر بەم گەندەڵی و نەعادالەتی هەیە و هەموو ئەو لایەنە سیاسیانی کە بەشێک نین لە دزی و گەندەڵی و ئەو قەیرانەی کە ئێستا لە کوردستانە دروست بووە ئەوان بەشێک نین لە دروستکردنیە پێکەوە هاوپەیمانەتێک دروستکەن بۆ هەڵبژارنی ئایندە یەک دەنگ بن بۆ پێکەوە داواکاریەکانی خەڵک بگەێنن بۆی خەڵک گوێیان بۆ بگرێ. چونکە وەکوتمان ئەگە سەردەوانێکیش زلهێزەکانی دنیا ئیشان بە یەکێتی و پارتی بوو بێ دیفاعان لێکردبوون ئێستا هەستەکەم ئەوە نەماوە. هەر ئەو ئێرانەی کە زۆر بەرگری لە یەکێتی و پارتیە کرد لە حەڤەی شوباتە قساڵە حەزیەک لە یەکێتی و پارتی بمێنەوە زۆر دژی ئەو ئۆپۆزیسیۆنە بوو ئێستا ئەوە پشتگیری یەکێتی و پارتی ناکەن ئەوە تا ئێستا ساڕوەنێن بە هەولێرەوە
هەرەوە ئەمریکایی ئەو کاتە پشتگیریانەکردن ئێمە لە دانیشتەکان لەگەڵیان دانیشتە ئانودا جندای ئێوەی ئۆپۆزیسیۆن دیار نییە پارتیوەکێتی دۆستی ئێمە ئێمە حەزاکەین مشکل لە دروست بێ و هەرێمەکە گۆڕانکاری تیا ببێ مەستاوان ڕخنە لە یەکێتی پارتیەکرد لەبەرەوە دەرفەتێکی لەبار هەیە ئێستا بۆی بەڕاستی کە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەبێەوە ئەم لایەنانە بتوانن نوێنەرایەتی خەڵک بکەن خەڵکیش متمانەیان پێ بدە لە هەڵبژاردننا پشتیوانیان بکەن و هەر پلانێکیانەی بۆ خزمەتی خەڵک پشتیوانیان بکرێ پێم وایە هەلومەرجەکە زۆر لەبارەوە کێتی پارتی ناتوان بەردەوام لەسەر ئەو حاڵەتی پێش و کردویانە و ئێستا زۆر بە ئاشکرا دیارەوە ئەم هەموو تەنازولاتی ئێستایکەن لەبەرەوەی مەترسیان لەسەر لە پێناویمانەوەی خۆیانە ئەگەرنا هەر سوور دەبوون لە قسەکانی خۆیان باشە بەس ئەوگەر ئێسەمەترسی لەسەر هەرێم دروست بێنە سەر دەسەڵاتی پارتی وەکێتی بڕێنەوەی کە دروست بەسەر دەسەڵاتی پارتی وەکێتی نییە هۆکاری کێشەکانی کاکە هەموو کێشەکان خۆیانن و هەر مەترسێکیش دروست ببێ لە پێش لەسەر کێتی پارتیە ئەگەر تورکیا بێ هەرێمی کوردستان داگیرکە کە لە بەرنامەیە هەیە ئەوەی لە ناوە چێ دەسەڵاتی کێتی پارتیە خۆ میلەتی هەژار چی هەیە تا لە دەستی بدە ئەگەر بەغدا بیەوێ دەست بەسەر چێڵگەنەوتەکانە بگرێ ئەوەی کە زەرەتمەندی کێتی پارتی وەگەر جارێک کە ئێران بیە پەلاماری ئەم ناوچانە بدا و بێتە ئێرە هەر ئەوەی لە زەرەکە بەڕاستی کێتی پارت ئەجینا خەڵقی ڕەش و ڕوتوەژار لە جێگای خۆیەتی چاڕوانی خزمەتگوزاریە زۆر شەرمەزاریە بۆ دەسەڵاتی کوردی کوردانی کەرکووک و دووسخورمات و ئەو ناوچانە بڵێن ئێستامان خۆشترە ژیانمان ئێستا باشترە لەو کاتێککە دەسەڵاتی هەرێمی کوردستان حکومی کردویت بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ئەو کاتەی دکتۆر داراباسی پێشمەرگەی دێرینی کرد کە بێزارن سرد بادا بۆچی خۆش وەکو پێشمەرگەیەکی دێرین کە لەو شاخانە بووی ئەزانین چۆنە من بەڕاستی من باوکم پێشمەرگەی پارتی بوو خۆشم پێشمەرگەی یەکێتی بووم ئەو شەید بوو من مامەتەوە با بڵێن بەڵام لە دوای ڕاپەڕین ئەتوانم بڵێم ینی بە دیکومنت ئەوەی یەکێتی بە منی کردووە بە ئەس پێمی نەکردو نیان کوشتم بە زەوەندەیە بەڵام تر نازانم ماوی بۆچی یعنی شتی زۆر خراپ بەرامبەرم کراوە نەک تەنیا سیاسی و زیندان کراوم و پراوێز خراوم و شی بچوانە لە بواری پزیشکیشە هەنی بڕوا دەوێ من کە وازم لە سیاست دێنا 2010 گەڕامەوە سەحە پینێگات بوو دەورەیەگات بوو بۆ نەخۆشیەکی تایبەت من تەقدیمم کرد وەرگیرم نیان هێشت بڕۆم دەورەکەش لە بەغا بوو زۆری نەبووانە چوم شادەی ئەمارسیەسم هێنایەوە لە بەریتانیا ئەملاولا تا ئەو کاتم من ئەو شادەی منە هێنا بوویەوە هەر کەسی ئەمارسیەسی بێنایە یەکسەر شادەکەی عادول لەکرا بە دکتۆرا لەو ڕۆژەوە من هێنام ڕایم گر بە بیانی و جۆرا و جۆر و لەو کاتەشەوە کەس ناچێ و شادەیە بێنێتر ئیتر بێژگە لە شتیکەش ینی مەجای ینی سەحەکەش لێ نەکەنەوەوانە یعنی نازانم بڵێم چی یعنی ئێستا تەنیا من ئەوەی کە پێشمەرگەیەکی ڕاست و پاک بوو بێ و ئەوەی کە کادیرێکی پاک بوو بێ و فایلی نەبوو بێ و ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ ئەم وڵات و ئەوڵات دەستی تێکەڵ نەکرد بێ وەسعی خراپە ئێستا نیگەرانیش لە مەسەڵ نیگەرانیش لەم مەسەلەیە کێ کردی و کێ خواردی ئەمە ڕاستە ئەم مۆزوع وایە کاکە حەکیم زۆر مشکیلەمان هەیە ینی هەموو پێکاتەکان هەموو کێ ینی ئیسلامیێنی ئەلمانیێنی دکتۆرێنی مامۆستایێنی هەمووی سەرگەردانە هەمووی گلەی و پرتۆبۆڵاکە چکە ئێمە پێوانەی حکومڕانیمان نییە دەستورمان نییە یاسامان نییە بە گوێرەی ئەوانە هەڵسوکەوت بکەین ئەگەر هەر کەسێ لەوە لایدا با سزا بدرێ با ڕەخنە بگیرێ چیە ئێستا بەڵێ چارەسەر هەیە من ڕۆژێکیان هەیە چون بۆ خارج لە عەمان ئەمیش بچون بۆ فەڕەنسا بۆ دەورەیەکی تۆبی سوتفە سێرێکم برادێک لە پێشمەوەیە یەکێتیە کادیرێک ئەندای مەکتەبی سیاسیە باش ئێستا خوا نازانم ئێستا ئەی خوا چی بکەم مەرحەبایی بکەم نەیکەم چۆن چۆنان وەڵحاڵ لوتمان بوو بەلوتی یەکترەوە مەرحەبای یەکترمان کرد و چۆنی و چاکی سێ سەعات لە ترانسێت دانیشتی ئەم قسانەی منێ کرد ئەو دوو قاتەی کرد و هەموو شتێکیشی بۆ وازەحی ئەوتم کاک فڵان کەس چارەسەر چییە؟ گوتی چارەسەر زین چییە؟ ئەمریکا بێ کشوماتمان لێ بکە ئەمە تازەیان کۆنە ئەمە 2009 بەڵام تا لەو ڕۆژەوە قسەم نەکردووە ئەوە تا خەریکە ئەمریکا دێ کشوماتیان لێکە کشومات بەڵام
دەرمان هەیە ئێستا دەرمان تۆ پزیشکیشی بۆ هەرێ آخر دەرمە کشومات یانی ئەوە لە ئینی شەترنجایە لە کشمەلیک کشمەلیکە بەڵەوە کشمەلیک کشمەلیک لە یاری شەترنجایە ئەڵێ کژمەلیک یعنی کرد مەلیک ناتوانێت بجوڵێ تر پاشا کۆتایی کشومات ئیتی تەواوە بێشتەکە جا من هیوادارم یعنی شتێک ڕوو بدە کە گۆڕانکاری بێت لە عقلیەتی سیاسی هەموو کەسێکە دکتۆر گەر شتێکت مابێت لەسەر گۆڕانکاری سوپاس دەکەم. وڵی من تەنها ئەوەی کە هەمە وتم بێگومان گۆڕانکاری بەڕێوەیە هەموو کەسانی شارەزا و دڵسۆز و چاودێرەکان و وڵاتانی دنیاش پێمان دەڵێن هەرێمی کوردستان بەم باردۆخۆی ئێستای نامێنێتەوە یەکێتی و پارتی ئەگەر دایانەوێ هێشتاش دەرفەتێک لە بەردەستیانایە ئەگەرانەی واز بێنن لە دزی و گەندەڵی و ئەوەی کە هەیان کردویانە تا ئێستا بیر لەوە بکەنەوە چۆن چارەسەری کێشەکانەکەن چۆن میلەت ئاشتەکەنەوە چۆن خزمەتی خەڵکەکەن بەڕاستی بێن خەڵک ئاشتکەنەوە کێشەی خەڵک چارەسەرکەن بیر لەوە نەکەنەوە چۆن ڕێککەون و چۆن جارێکی تر بتوان کێکەکە بەشکەن و بەردەوام بن لەم گەندەڵی خوان ئەمە فریان ناکەوێ و کەم تا زۆر هۆکاری لە ناوچوونیان زۆرن ناوخۆیی و دەرەکی ئەگەر فریانەکەون نزیکیشن بە بۆ چوونی من دوایی مەترسی لەسەر هەرێمەکەش دروست دەبێ و هەرێمەکەشمان لە دەست دەچێت بەهۆی سەرپێچەکانی ئەوانەوە بەهۆی گەندەڵیەکان وستەمی ئەوان سوپاس بۆ هەردوولاتان سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان ڕە.